الإشكال في طبيعة الشهوات المعاصرة أنها متشعبة ومتسلسلة. إشكال شوية لسروشتي أو شهوات حراماني ئێستا ئەوەیەکەوە یەک بابەت نییە و کۆتایی پێبێت هەمووی لق و پۆپی هەیە زنجیرەیە چۆن ويدعو أولها إلى آخره یەکەمیان سەرنج ڕائەکێشێ بۆ دووەمیان بۆ کۆتاییەک ئیدمان خۆ زۆر نەوعی هەیە هەندێک کەس مدمینە بە حەلەقات بۆ چکە حەلقە یەکەم سەرنجی ڕائەکێشێ دەیدێ نەتیجەکەی بزانێ نتیجەکە عشق و ئەوین و تا داخ و فڵان و فیسار 3 ساڵ 4 ساڵان بۆیان ڕابردووە وەڵا گوێم لێ بوو دەڵێن 4 ساڵە 3 ساڵ نازەم ئەڵقەی و تورکی وا هەیە دوو ژن و پیا و خیانە لە یەکترەکە خەریکی بازاری عشق و ئەمینداری نازانم چی 4 ساڵە تۆ بە دیار ئەو بابەتەی و چی ڕۆکی دانیش داخوا نەتیجەکە شتێکی زۆر حاشە قۆڕ و بێمعنە دەرەچێت لەو 4 ساڵە ئەو ئینسانە دەکەوێتە کۆمەڵی کاریگەری گەورە جا لە بابڵن ئەوە لە ئەفلامەوە تاکە وەڵڵاهی لە خوێندنەوەش بڕۆ لە قسەکردنە تەنانەت لە ئەخبار برادری وا پێیا بوو ئەخبارت بۆ دەخوێنێتەوە هەر خەریکە دەڵێ فیلمی ئیباحیت لۆ تەرحەکات کارەبا کوژای تۆ لە زام چقە و مایەوە ژیانیان لێ تێک چووە برادریەوە ئەخباری وای دەوە باوەڕ بێ یعنی هەتا ئەخبار چۆن دەبێت کاکە چۆن ینی لە قتاتی جنسی بخێنە و بابەتێک یعنی قسەی جنسی بخێنە و بابەتێک